ئەم واتە جەوهەری کە مسلمانان باوەڕیان پێ کە ئیسلام مەرجعیەتی قانونی وڵاتەکەمانە و باوەڕمان وایە کە کوردستان ئێستا دارالکوفرە لەبەرەوەی ئیسلام مەرجعیەتی قانونی نییە. هەر وڵاتێکی تریش کە ئەحکامەکانی دەستور و یاسا و ڕێسای قانون و تعلیمات و لائحەی وڵاتەکە هەمووی لە ئیسلامەکەەوە وەرنەگیرابوون، معنای وایە دارالکوفرە. ئەگەر ئەمانی مسلمانەکانیش بەدەست خۆیان نەبوو لە 100% معنای وایە کە دارالکوفرە. ئەمانی مسلمانانیش ئێستا بەدەست خۆیان نەماوە لە ئەندۆنیسیا تا مەغرب، کەوا بۆمانە بۆ خۆی دارالکوفرە. ئێستا ئەگەر یەکێک بێ ئەم هەڕاجخانەیەمان بۆ زیندووکاتەوە بڵێ برا دەستوری کوردستانەوە تا لە مادەی حەوتە ماڵێ بنەماکانی شریعەتی ئیسلامێکێکە لە سەرچاوەکانی یاسا و ڕێسا، ئەوە خۆڵە کاتە چاوی خەڵکی، چونکە ئەوە زۆر زۆر کوفرینە، هەروکوتیشم زۆر کوفرینترە لە دەستوری میسر یان دەهی وڵاتەکانی تر. ئێمە بەدوای ئەم واتە جەوهەریە ئەگەڕێنەوە کە ئەگەر ئیسلام دینی ئومەتەکەیە، دینی دەوڵەتەکەشە ڕاستەکەن، ئەبێ سەرچاوەی قانونیش بێ، نابێ بڕگە یاسایەکی سارد و سڕ نووسرا و کەس قیمەتێکی نازانێت. ئەمما ئەوەی کە ئەیڵێن ئیسلام مەرجعیەتی قانونە، ئاڕاستەوانی کۆمەڵگەکەیە، ئیدارەی دەوڵەتەکە ئەدا، هەموو یاسا و ڕێسا و تعلیماتێک لە خودی ئیسلامەکەەوە وەرگیراوە، لە ئەحکامە شەرعەکانە وەرگیراوە، ئەم واتە جەوهەریە، ئەمە شتێکی سەرەتایی سەرەکی عەقیدەی ئیسلام و ئینتیمای ئیسلامەوە لە ئیسلامەکە خۆی وەرگیراوە.